باوکی شهیدی شامانیە بەڵێ کاکیندە گەڵما بێ بەڵێ کاک ئارامە گەڕ ڕێگە بەی با لەگەڵ باوکی شهیدی شامە قسە بکەم حافظ نەهات بەحافزە دڵم خۆش بێ هیچم ناوێ لە دنیا من پیازیش ناکەم هیچ محتاج نیم ئەمە خۆشیە کوڕەکەم قوربان کاک مەسعود بێ مام جەلال بێ چی شهیدی هەیە گوڵ و کوردستانن کورد سەری بەرز بوو غەمتە نەبێ سەریان بڕی ئەو قوربان بە سەیدنا ئیبراهیم عەلەیهی سەلام هەربیش کورد و کوردستان هەر ئینشاءڵڵا داعشەکەوێ خزمەتکاری ئێوەم قەت منەتان نەبێ چی وەختێک هجووم بوو بەشدارێکم نۆی سێژ بە قورعان بەندە باچێ بەشدارم کرد شەکم پێ نەبوو نۆی سێ کوڕەکەم لەگەڵم بوو لەگەڵ هێزی پێشمەرگە دێنم باوکشەی جەبانە تۆ ئامادەی بۆ تۆڵەکردنەوەی کوڕەکە بچیتە بەرەگانی جەنگ هیچم نای بەس خۆشی ئێمەوێ ئامادەی بۆ تۆڵەکردنەوەی کوڕەکەت بچیتە بەرەکانی جەنگ شەڕ دژی داعش بکەیت من هەوەی ساعت هەوارەکەم کورام خۆم و ماڵ و ملکم خزمەتی کورد و کوردستانی قەت تەسەوڕ مەکەم هیچیم ناوی بەس یەک لای مەسەکش لەگەڵ دکتۆر نەجمەدین نەهات بۆ قاپیەکەم دڵم پێ خۆشە هیچی مەوێدی پارە بۆ چیمە من قوربانیمدا بۆ مام جەلال و کاک مەسعود بە سەری بەرز بێ دلی خۆش بێ دەرە کورد کەوتووە کورد سەری بەرزە چاو دشمن بشکێ ئێوە بەخێر بن سەر هەردوو چاوم سەرتان بەرزە ئەم عەسر دەرچی خۆشیە کوڕەکەم سەریان بری ئەوە قوربان بوو سەیدنا ئیبراهیم عەلەیهی سەلام بە کورد و کوردستان غەمتان نەبێ بیشی کورد و کوردستان سێ کوڕشم بە قوربان کوردستان بێ خۆم شوارەم بە قورعان شەر بێ بەندەمان چێ دێم شەکم نییە ها لەبار ساترش راوەسم ئەدەم باوکی شامم هەی کورد و کوردستان باوک شەید دەکات ڕۆژی عەش پیاوەم ئەبێ بڕۆم بان ساتر بۆ لای کوڕەکانم پێشمەرگە خواردنەی بەم خۆم خزمەتکاریم خۆم عاشەکەم بەدەستم بە قوربانتان ڕێستانی دەست بەش کاک ئارام دکتۆر نەجمەدین مەعلەسە بەڵێ